بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ئێمە ئەوڕۆ وەکو لە قێڕانی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ هەستاین بە سازدانی خێوەتگەیەک بۆ ژمارەیەک مامۆستای سنووری لەقەکەمان کە بە پێویستمان زانی کە ئەو خێوەتگەیە بکەین بەڕاستی چونکە بەڕاستی مامۆستایان سەرقاڵن بە مێشتیان بە هەندێک شت پڕ بۆ نمونە لە نێو خەڵکو و ئەوانە بۆ مەکتەبەکان مەشغوڵن ئەمە ئەو ڕوکانە وەکو ئارامیەک بەڕاستی ئەو شتەمان بۆ ئەنجام داون و بە پێویستمان زانی بۆ بکەین و لە ناو خودی خێوەتگە گەشتدا هەندێک چالاکیمان هەیە ئەو چالاشیانە بەڕاستی بۆ بەهێزکردنی مامۆستا سوودیان هەیە لە ڕووی هەم زانستەوە هەم هەڵسوکەوتی مامۆستاوە هەم شێوازی مامۆستا چۆن هەڵسوکەوت بکە لە ناو پۆلدا لە ناو دەوروبەردا ئەو شتانەمان بۆ کردوون ئەم ڕۆکانە بۆیان ئەنجام دەدەین ئەوە بەڕاستی ئێمە وەکو پلانی ساڵانەمان هەمانە کە چەند خێوەتگەی بکەین بەڵام لەبەر نەبوونی مادە و ئەو شتانە جاری وا هەیە هەندێک شتەکان هەڵناسوڕێن بۆیە ئەمڕۆمان هێنان بۆ ئێرەکانە کە وەکو سەرەتای مەکتەبیش وەکو ئەوەش بەڕاستی هەم پیرۆزبایی ساڵی نوێی خوێندنیش دەکەین لە خوێندکار و مامۆستایان. ئەگەر دەمانەوێت کەسێکی خۆشەویست و سەرکەوتوو بین یەکەم جار سەلام ئێمە دەست بە سەلام بکەین. سەلامکردن ئارامی دەبەخشێت بە بەرامبەرت دڵنیا دەکاتەوە لە خۆت. پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیفشوا السلام بینکم سەلام بەرپا بکەن یعنی چۆن شۆڕش بەرپا دەکرێت سەلامیش ئەوها بەرپا دەکرێت. ئێستا تەماشای چەند جوان بوو مامۆستایانی بەڕێز هاتن سەلامیان کرد جوابدانەوە یعنی ئەوە خۆشەویستیەک دەبەخشێت بەڵام هەر کەسێک بێت و لە شوێنی خۆی دانیشێ یعنی وەکو تەکەبورێکی پێوە دیارە و نامۆیەکی پێوە دیارە لەبەرەوە ئێمە هەم وەکو کەلتوری خۆمان هەموو مسلمانەتی هەموو کوردایەتیش سەلامکردن شتێکی دوورشمێکی جوانە لەناو ئێمەدا کە پێوەی دەناسرێنەوە کەواتە با سەلام بەرپا بکەین لە نێوان خۆماندا و لە کۆڕ و کۆبوونەوەکانماندا. ئێستا دەچێت دەوام ئەو مامۆستایانە من لە خزمەتیاندا بوویم لە پێنجیازار یعنی دەزانن کە ڕۆژانە دەچوینە دەوام یەک تەوقەمان لەگەڵ یەکتر دەکرد تا من شتێکم داهێنابوو دەمگو کاکە با ڕۆژانە هەموو ڕۆژی سەلام بکەین ڕۆژانە سەلام بێ و شەمانیش ماچکردنیشی تێدا بێت چونکی تاخیر دەبین لە یەکتر کەواتە یعنی بەڕاستی دروشمێکی جوانە یعنی خۆشت دەوێت کابرا ئەگەر ماوەیەکی لێ دوورکەویەوە کە سەلامت لەگەڵ یەکرد لەبەرەوە دروشمێکی جوانە. مۆک مامۆستایەک دەستخۆشی لە مامۆستایانی ئەنجومەنی پێشەنگی لە خێرانیە دەکەین کە خێوەتگایەکی لێو جۆرەیان کردوێتەوە بە تایبەتی بۆ مامۆستایان لەو کات ئەوەدا کە تۆزێک چەخبەستووی هەیە و مامۆستایان بەهۆی بایکۆت و نەبوونی موچەوە تۆزێک با بڵێن لە بواری پەروەردەوە تۆزە شل بوون. ئیدی ئەمە دەرفەتێکە بۆیەوە کە مامۆستایان گوڕ و تینێکی باشتر و چاتر بێت و هەنگاوێکشە بۆ بەرەو پێشچوون و پێشەنگبوون لە بواری پەروەردە و زانستدا و ڕاگۆڕینەوە و چالاکتر بوونە لە دەستپێکی دەوامدا بۆ ئێمە دەست خۆشیان لێ دەکەین و ئەمەش دەرفەتێکی باشە بۆ مامۆستایان هەم بۆ یەکتر ناسین و زیاتر یەکتر ناسین و گۆڕینەوەی بیرۆرا و گۆڕینەوەی بیرۆکە یەکیروانە و چالێکێکی نەوعیە دەست خۆشیان لێ دەکەین کە ساڵانەش چەندین کۆڕ و دەورە و خولیان کردوێتەوە و خێوەتگەیەکیش تاڕادێکیش بە تایبەتی لەم سنوورەدا بە تایبەتی بۆ مامۆستایان شتێکی نوێیە تا ئێستا کەمتر وە ڕێکخراوەکانی ئەم سنوورە دەرفەتێکی ئەوە و چالاکی لەو جۆرەیان کردبێ بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین کە ئەمە جێگای دەستخۆشی و دڵنیام جێگای ڕەزامەندی مامۆستایانیش دەبێ سوپاسیان دەکەین. ئەوەی کەوا پێگەی مامۆستایەتی بەهێز دەکا بەڕێزان ئەوەیە کە بەڕاستی هەمیشە هەندێک بیرکردنەوەی ئەرێنی
زیاتر پەرە پێ بدات لە خۆیدا و لە بەرامبەر خۆی لە بەرامبەر پرۆسەکە و دووریش کێتەوە لە هەندێک بیرکردنەوەی نەرێنی هەندێک بیرکردنەوە تێڕوانی نەرێنی هەیە کە لە کۆمەلگادا بەرامبەر بە پرۆسەی فێرکردن و پرۆسەی تعلیم ئێستا بڵاو دەکرێتەوە هەمووی بە ئامانجە بەڕێزان ئامانجی سەرسەختی بڵێن دژمنانی سەرسەختی میلەت و دینمان هەمیشە ئیش لەسەرەوە دەکەن کەوا پرۆسەی خوێندن و پرۆسەی فێرکردن یا پرۆسەی بنیاتنانی کەسایەتی کەسەکانی داهاتوو ئەو پرۆسەیە شکست پێ خواردوو بکەن. مەوەکو مامۆستایان دەستخۆشیمان هەیە بۆ لقی ڕانیەی مامۆستایانی پێشەنگ ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی خێوەتکەیەک بۆ سەرجەم مامۆستایانی بەڕێز یارم خێوەتگانە بەڕاستی زەڕورن پێویستن ئەوەی کە لە خێوەتگەدا بینیمان یان دەیبینین ئینشاءڵڵا یەکتر بینینی مامۆستایان ئاشنا بوونەوە بە کۆمەڵێک مامۆستایان ڕەنگە ماوەیەکی ێزگار زۆر بە یەکترمان نەبینی بێ بەڵام ئەمڕۆ بەهۆی ئەم خێوەتگەیەوە خەگەورە پاداشتی مامۆستا بەڕێزانە بداتەوە کە سەرپرشتیان کردووە توانیمان کە جارشکە یەکتر ببینینەوە ئەم جۆرە خێوەتگانە هەم لە ڕووی زانستیەوە ئیسفادەیە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی زانستیەوە دەبینین مامۆستایەکی بەڕێز چەند مامۆستایەکی بەڕێز بابەت پێشکەش دەکەن لەو بابەتانە ئێمە ئیسفادە سوودی لێ وەردەگرین هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەم مامۆستا بەڕێزانی کە لێرین ئەمڕۆ لەوانەیە ماوەیەکی ێزگار زۆر یەکترمان نبینیوە بەڵام ئێستا سواز بۆ خی پەروەردگار دوای ماوەیەکی زۆر دابڕان لەگەل یەکتردا توانیمان یەکتر ببینینەوە